نهات كجاتا زيد خاني وای ابو 3 سال هی وامایی لزندانی ترسل دلو جاوادت کلی لێگرتیە دەرگەهێ ژیانێ ڕۆژێ سەد جاری منێ کات خوازێ بمرێنێ پرسیارێ بکن ji tava baranê ka çend şeva ji xewê hilîçenê yan jî pirsiyarê bikin ji wê sibeha ser me de hatî ew sibeha gohî li nav de tarî ji wê sibehê rebêjin gelo çi ye halê wê keça girtî ولا قهوة كريم بس مو بالجد. یانجی پرسیارێ بکن شوێ ڕۆژە لە هاویر دۆری وێ وەرهاتی کاغە بوویە چەند جار قوتی ناوێ بەرب عەسمان وادا گەریایی من باوەڕ نەتکرد ڕۆژێک بێ دڵداوا دژمنا دە چەند گشکەستی بی بەتال هێوی و داخوازا بە بمینی بسەر وێ برینا خۆدە بنالێنی بە قوربانە دەبێ هەر کەسێکی دلبتە نەشەوتی هەی خۆدا ناوان غەمێت بەشارتی لبەنداتەیە ئەف بابێ 3 ساڵە حزناتە کێشایی لبەنداتەیە ئەف دایکە هەردەم دەستێ وێ پێشبەری شێشمسی بلنکری بانت کە شێشمسۆ داخوازا مەرجی بینی هێژایە لەمە بەگەرینی وی کەنێ شێرین جارێک دی لە مالێ بڕەشینی وی کەنێ شێرین جارێک دی لە مالێ بڕەشینی لە مالێ بڕەشینی